ئەم پاییزە من هەر لە بەهار دەچم تەماشاکەن ئێستا چەندین درەختی من چرۆ دەکەن ئێستا چەندین لاولاوی من بەسەر جەستەی سەختی ژیان نەرم نەرم باڵا دەکەن لە جوانیدا لە گەشەیدا لە ڕەنگینی و ڕازاوەیی جیلوە دەکەن نێرگزەکانی باخی من هیچ واروەرزەن باخەوانەکانی باخی من پەروەردەی ئەو نورە بەرزەن نورێک کە لە ئەشکەوتێکی تارەوە لەسەر شاخێکی وشکی چۆڵ و بێدارەوە لە شەوێکی دەیجوراسای تاریکی بێکەنارەوە نورێک ڕووناکی بەدەرکەوت نورێک لە نوری خالقی سەرتاپایی گشت ئەنوارەوە ماڵ و گوند و شارە دێ و شار هەمووی لە ڕووناکی پڕ بوو گشت چراکانی داگیرسان چرایەک نوری بێچوونی مومیدی بێ دەبێ وابێ چرایەک دەستی قودرەت خۆشیکە بۆ تا ئەبەدمانە بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست السلام عليكم ورحمة الله وبركاته بەخێر بێن بۆ سێهەمین ئاهەنگی ساڵانەی لقی سەید سادقی دەستگای نوری حیکمە بۆ پێدانی مۆڵەتی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز بە قیراءەتی جیاواز بەخێر بێن بۆ ئاهەنگێک کە خۆشبەختی دەخاتە نێو دڵ و دەروون ئەمڕۆ پێکەوە دڵخۆش دەبین بە چلینەوەی بەرهەمی هەوڵ و تێکۆشانی پۆلێک لە قوتابی لە هەردوو ڕەگەز کە تەمەنێکە لە خزمەت مامۆستاکانیان سەرەڕای سەرقاڵی ژیان ئەسپی فێربوون و تێگەیشتن و خۆپێگەیاندنیان لە جوان خوێندنەوەی قورئان و وەرگرتنی سەنەدی قیراءەت تاو داوە و ئەمڕۆ لەم ئاهەنگەدا بەری ماندووبوونیان دەچنەوە بەخێر بێن پێکەوە لەم ئاهەنگەدا ئاشنا دەبین بە دڵسۆزی و خەمخۆری کۆمەڵێک مامۆستای بەهیممەت کە وەک باخەوانێکی شارەزا لێبڕاوانە خزمەتیان کردووە خۆشەویستان بۆ دەستپێکی ئەم ئاهەنگە پێکەوە گوێبیستی خوێندنەوەی قورئانی بەرز و بەپێزەبین لەلایەن مامۆستای بەڕێز مامۆستا ئەمین سەعید بە قیراءەتی عەشر با بفەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن هذا القرآن يهدي للتي هي أقوم إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا أن لهم أجرا كبيرا ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا وأن الذين لا يؤمنون بالآخرة أعتدنا لهم عذابا أليما وأن الذين لا يؤمنون بالآخرة أعتدنا لهم عذابا أليما وأن الذين لا يؤمنون بالآخرة أعتدنا لهم عذابا أليما
وأن الذين لا يؤمنون بالآخرة أعتدنا لهم عذابا أليما وأن الذين لا يؤمنون بالآخرة أعتدنا لهم عذابا أليما وأن الذين لا يؤمنون بالآخرة أعتدنا لهم عذابا أليما خی گەورە پاداشتی خەیری بەڕێز مامۆستا ئەمین بداتەوە. تەمەنێک ڕابگوزەرە بە نێو دڵدا، ئەلا بیذیکری لا دەبێتە مەرهەمت، زەمەنێک تێ بفکرە بە نێو ڕەفیقانتە، شەفیعەن لئەصحابیهی دەبێتەوە بە بەرهەمت، ئەو هەمووە پاشایەتی دنیا بە هیچ، تەنها قورئانە دەبێتەوە بە تاجی سەرت. بەڕێزان و ئامادەبوانی خۆشەویست، ئێستاش گوێبیستی وتەی بە خێراتنە بین لەلایەن مامۆستای بەڕێز مامۆستا ئیدریس عەلی بەڕێوەبەری لقی سەی سادقی دەستگای نوری حیکمە با بەڕێزان بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. أما دبواني بريزان ما مستياني آيني بريز ما مستاد لير قرمياني ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری، بەڕێز مامۆستا هەژار شارەزووری بەرپرسی مەڵبەندی شارەزووری کۆمەڵی دادگەری، بەڕێزان دام و دەستگا حکوومیەکان، بەڕێزان ڕیشت پیان و پیا و ماقوڵان، بەڕێزان دایکان و باوکان و برایان و خوشکان، گەنجان و لاوان، بەڕێزان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، بەڕێزان کەناڵەکانی ڕاگەیاندن و چالاکەوانانی کۆمەڵگەی مەدەنی، بەڕێزان کەناڵی ئاسمانی پەیام بە ناوی بەڕێوەبەر و کارگێڕان و مامۆستایان و ئەندامانی لقەکەمانەوە، لقی سەی سادقی دەستگای نوری حیکمە، بە گەرمی و لە ناخی دڵمانەوە بە خێرهاتنی بەڕێزتان دەکەین بۆ سێهەمین ئاهەنگی پێدانی مۆڵەتی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز. بەڕێزان، لقی سەی سادقی دەستگای نوری حیکمە لە ساڵی 2007ەوە بە مۆڵەتی فەرمی دامەزراوە. ئامانجمان خزمەتکردنە بە فێرخوازان و لاوان و نەوجەوانانی شارەکەمان. و خۆشەویستانم، ئامانجمان ئەوەیە کە نەوجەوانان و لاوانی شارەکەمان و دەوروپشتی شارەکەمان بە پەروەردەیەکی ڕەسەنی قورئانی پیرۆز پەروەردە بکەین. خۆشەویستانم، ئێمە لە دەستگای نوری حیکمە تا ئێستا لقەکەمان زیاتر لە 232 فێرخواز مۆڵەتی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆزی وەرگرتووە و ئەمڕۆژ ئاهەنگەکەمان تایبەتە بە پێدانی مۆڵەتی جوان خوێندنەوەی قورئان بۆ 47 فێرخواز لە برایان و خوشکان بە قیرائەتە جیاوازەکان. خۆشەویستانم، و هەروەها سوپاسی خوای پەروەردگار دەکەین کە وەک سەرەتایەک بۆ حیفزی قورئانی پیرۆز لە ماوەی چەند مانگی ڕابردووە 27 خوێندکارمان جوزئی عەمەیان لەبەر کردووە، پێمان خۆش بوو بەشداری ئاهەنگەکەمان بن. و ئێستاش لقەکەمان زیاتر لە 1200 خوێندکاری هەیە لە کچان و کوڕان، و هەروەها 84 مامۆستای خۆبەخش کە دەڵێن خۆبەخش خۆبەخشی منفعەتی دنیاوی، ئەگینا بۆ قیامەت گەورەترین سەرمایە و دەسمایەیە بۆ مامۆستا بەڕێزەکانمان کە لەو لقەکەماندا خزمەت دەکەن،
خوێنکارە خۆشەویستەکانمان فێر دەکەن. لە کۆتاییدا خۆشەویستانم داواکارم لە زاتی پاکی پیرۆزی ئەڵڵا هاتنتان بۆ ئەم ئاهەنگە پیرۆزە بە ئەجر و پاداش بۆتان بنووسێ و بیخاتە سەر خەرمانی چاکەکانتان و داواکارم لە خوای بەڕەحم و بەزەیی ئەو کەمە خزمەتەی بە قورئانی پیرۆزی ئێمەیش قبول بفەرمێت. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. دووبارە بەخێر بێن سەر و سەر چاومان. بەڕێزان پێکەوە گوێبیستی وتەی بەڕێز مامۆستا دلێرگەرمیانیە بین بانگخواز با بەڕێزیان بفەرمێت. الحمد لله الصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه أما بعد. مامۆستایانی بەڕێز ئیجازەی مامۆستایانی بەڕێز من پێشەموش داواکارم لەخوا بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی پاداشتێ و مامۆستا بەڕێزانە بداتەوە و هەروەها ئەو قوتابیانە و دایک و باوکیان. لەو ماوە کورتە پێکۆ هەندێک شت دووبارە ئەکەینەوە بۆ هەمووتان دووبارە بوونەوەی ئەویش ئەوەتانێ فەضلی ئەم قورئانە بۆ تاک بۆ خێزان بۆ کۆمەڵگا. پێغەمبەر صلی الله علیه وسلم و پێغەمبەران دینار و درهەمیان بۆ خەڵکی بەجێ نەهێڵاوە. میراتی پێغەمبەران پێغەمبەری خوا خۆی ئەفەرمێ بریتیە لە عیلم کەوا بوو سەرچاوەی علمیش بریتیە لە قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە خوای گەورە پاداشتە مامۆستانە بداتەوە سەرقاڵی ئەو بابەتەن. عولەما فەرمون بۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەشبیهی زانایانی کردووە بە مانگۆ و غەیرە زانایان بە ئەستێرەکان. لەبەرەوەی مانگ تیشکەکەی لە خۆر وەرەگرێ زانایانیش علمەکان لە پێغەمبەرەوە وەرەگرن صلی الله علیه وسلم و زانایانیش ئەیگەیەنە غەیرە خۆیان کەوا بوو ئەو علمەی لە پێغەمبەری ئازیزەوە وەربگیرێ و پابەند بی پێیوە بریتیە لەوەی بە مانی زانایان علم ئەمێنێتەوە. بریتیە لەوەی ئەم دینە تا ئەو ڕۆژەی خوای گەورە هەڵی ئەگرێت بەهۆی نووسین و علم و خوای گەورە ئەی پارێزیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت هەر کەسێ بێ بۆ مزگەوتەکەی من زانایانیش ئەفەرمون هەموو مزگەوتێک ئەگرێتەوە. من جاء مسجدي با ئەو براو خوشکانە گویان لەم فەرموودە بێت یەک نەخ بێدەنگ بن. من جاء مسجدي هذا لم يأتي إلا لخير يتعلمه أو يعلمه فهو بمنزلة المجاهد في سبيل الله. روشن بۆ مزگەوت بۆ ئەوەی علمێک بگەیەنی یان علمێک وەربگری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئال لە مەرتەبەی مجاهدە لە پێناوی خوای پەروەردگار. یانی چی؟ زانایان ئەفەرمون چونکە ئەهلی علم و مجاهد هەردووکیان سوودیان بۆ غەیرە خۆیان لە خۆیان و دەرەچێ بۆ غەیرە خۆیان. دوو لەبەر ئەوەی جیهاد بۆ ئیعلائی کەلیمەی ئەڵڵایە. علم خوێندنیش ئەو مامۆستا بەڕێزانە ئەو قوتابیانە بزانن علم ئەبێ بۆیە وەری بگری کەلیمەی ئەڵڵا بەرزکەیتەوە. ئەمە خاڵی هاوبەشە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم علم و جیهادی وەکو یەک وا لێ کردووە. سێ لەبەرەوەی هەردوو لایەن فەرضی عین و فەرضی کیفایەیان هەیە. ماندووبوونی تایە، سەفەری تایە، زەلیلکردنی نەفسی خۆتی تایە، زەلیلکردنی شەیطانی تایە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێ بڕوا بۆ مزگەوت ڕۆشتنت بۆ مزگەوت لا يريد إلا أن يتعلم خيرا أو يعلمه. بۆ ئەوە بڕۆی بۆ مزگەوت خێرێک فێر بیت یان خێرێ بگەیەنیت كان له كأجر حاج تاما حجته. هەر یەک لەم براو خوشکانەی ئێستا زۆر کەڕەت تەمەنا ئەکەی وەڵا یا ڕەبی خوای گەورە یارمەتیم بدا بتوانم عومرەیەک بکەم حەجێک بکەم. بەڵام لەم فەرموودە سەحیحە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ڕۆشتنت بۆ مزگەوت بۆ ئەوەی ئەن یەتەعەلەمە خەیڕا ئەو یوعەلمه خێرێک فێر بیت ئایەتێک فێر بیت سنەتێک فێر بیت وەکو وایە حەجێکی تامت کرد بێت حەجێکی کامل پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم.
مامۆسایانی بەڕێز خوشکە بەڕێزەکانم بۆ تاک بۆ خێزان بۆ دەسەڵاتدار بۆ کۆمەڵ مەسئلەی قورئان عزەتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕووی کردە ئەنسار و فەرمووی ئەلەم تەکونوا ئەذیلە فەئەعەزەکم الله ئێوە ذەلیل نەبوون خوای گەورە عزەتی پێبەخشین ئیمامی عومەر فەرمووی نحن قوم ئەذیلا ملەتی عەرەب ملەتێکی ذەلیل بوو ئەعەزەنا الله بالئیسلام خوای گەورە بەم ئیسلامە عەزیزی کردین فوالله مهما ابتغينا العزة بغير الإسلام أذلنا الله فوالله أجر دس بو هرشت أكبرين بما نبي أم عربة عزتي بقريته بغير إسلام ذليل بيته إيسا ذليل بيستودو دولته همو مسلمانان برامبر هشت مليوني إسرائيل بزان چيان بسر هاد كواب هو ملتي خوشمان بو تاك مان بمعنى بقرينو بو عزتي نفس تبيه ولاتت عزتي تبيه خيرات تبيه بقرينو بو أويك خواي پروردگار كرديتي سرچاوي عزت بو مسلمانان كتابي خواي قورا وصفي زورة أم كاتكاتي أو نيمة خواي قورا كوصفي كام كتابة عظيمة بيروزة مباركة پر لخير قرآن مجيدة كريمة بخشندية شفاية قرآن نورة ريقت بيشانة داد بلام لسي وصفاته لقرآني بيروز بو أو كساني حكمي بيناكن جا هر كسي بيسيت وهمو كس بيگيني خواي قورا أم قرآن بيروزي كبستو 3 سال ناردويتي أو كسي خوي بمسلمان زاني يان أو كسي شكا بشتي تيكا باب زاني أفرمي ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون خوا وصفي أو كساناك كحكم بقرآنك كافر ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الظالمون أو حكم بم كلامي خواناك بمي خوا داي بزاندوا خوا فرمي استمكارن ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الفاسقون أو أنا للري قدر تشونوا فاسق بون بويا بيغمري خوا صلى الله عليه وسلم روي كرده هاولان فرموي بينشت هيا پنا أقرم خواي قولا لوين روبروبتان بيتو يكيك لو بينشت فرموي ولم ينقضوا عهد الله ورسوله إلا سلط الله عليهم عدوا من غيرهم فأخذوا بعض ما في أيديهم أجر بيماني خواو بيغمر هل وشياننو خواي پروردگار دجمن لغير خوتان زالكات سرتانا تي خيراتان أبات إستا تماشاك كي خيراتي مسلمانان أبات مسلمانان همو برسين بيت سروي ولاتي أو جير عرزت غازة نوتا سروي همو سياحة آوة أم همو نعمة خواي قورا بخشيتي أما بو ملتا دلتنقو بيتاقتا چونك دور كوتينتو لحكمك خواي پروردگار پاشان فرمي وما لم تحكم أئمتهم بكتاب الله هركا دا صلاة داركان بيشواكان سروككان حكم نكن بكتاب خواي پروردگار ويتخيروا فيها ما أنزل الله نقرن بدواي بختورية خيري خوايا لكتابي خوا بدس نهينا إلا جعل الله بأسهم بينهم إلا كيشيانا كيوتن يواني خوايا وبنا دجمنو ناكوكيك تخوايا حيفنيا أويك حتى ما شاء همو ولاتا إسلامي كان بكن تماشا همو ولاتي خوش مان كان يعني آية برايتي وخوشويسي ومحبت وهسكردن بأيشو أزاريك ما هو نخير بلكو حزبايتي زالة بسر كردايتي شو نايشلن بسر بابة الدينية كاني شو ليرة ومن أما يبليم أويك صفاتي هالقري قرآن روكما أم همو مان أم خشك برزانة بالا بوشن دايكو باوكان همو ما مصاياني آيني بانخوازان دا برسالة دايكي ما دران عائشة كرا فرميان كسيك أولا فرمي أخبريني بخلق رسول الله صلى الله عليه وسلم هوالا بذلك بالروشتي بيغمر صلى الله عليه وسلم فرمي كان خلقه القرآن قرآن يقبور ريكردو بيغمر إخوة صلى الله عليه وسلم أما تقرأ القرآن قرآن تانخمن وك أخوائي قرأ فرمي وإنك لعلى خلق عظيم براسي أي محمد تولى السروي أخلاق عظيم خواهي قولاك فرمي لسروي أخلاقش بعظيم وصف أخلصكوتي في غمرك صلى الله عليه وسلم أمام بس تشيبو تاقبة ميردبة لقال مالو من علاقة أو دقاء إسراحتك أنت ولا مالا بيت أفرتك خواهي أخلصكوتي قرآن أخلصكوت كاد ميردشي لبالي حسيته ودراوسيش ومناليشي هروا سر كرديكيش لكاتي قرانيكي مدينة كاتي خلقي برسيبو نار حدبون إمام عمر سويندي خوارد قوشت نخوات زيت نخوات أوي لشيرة بيني خوات دواي أوي كأمبرياري دا
لەو ویلایەتەکان و خەبەری نارد شت هات بۆ مەدینە ئەوەنە لاواز بوو بۆیە خەڵکی وا بوونە ئەناسی دوایەوەی کە لە ویلایەتەکانەوە شت گەشتە مەدینە هەندێک شتیان بۆ هێناوتیان تۆ سوێنت خواردە ئێستا سوێنەکەت لەسەر ئەکەوێتەوە تانێ شتمان پێگەیی لە وەڵام ئەزانن چی وتی مامی عومەر فەرمی كيف يعنيني يعني كيف يعنيني شأن الرعية إذا لم يصبني ما أصابه من چۆن گرنگی بدەمە میلەتەکەم ئەگەر ئەوەی تووشی ئەوان بووە تووشی من نەبێت ئەمەیە لێرێ دوای ئەوە سوێنی لە ماڵ و مناڵەکەی خوارد ئیمامی عومەر فەرمووی والله من کۆمەڵێ بڕیارم داوە ونهيت الناس عن كذا وكذا خەڵکیشم لە هەندێک شت ڕێگەر دێ قەدەغە کردووە أقسم بالله سوين أخوان بخوا لو خالفني أحد منكم لأضاعفن له العقوبة والله أوين بيتشواني برياركان بجوليتو بمالو منالي خوي والله سزاكي دوجار أكمو أما بو واي كرك خوي پروردگار تاقي كرنو كان بخير كوتاي بيات وبركتي أنال بويا فرمي والله لو عثرت بغلة أجر هي السريك بخلي سكيت لعراقة لما لم تسوي لها الطريقة يا عمر قمانا ما يخوا برسيارم ليك أي عمر وجادك دوشاك نكردوه أما كخلقي هلسو كود بقرآن كإمام عمر هموتان بيسوتان إلا زمني جاهلية بيانا وتلا جبار وقريش كابو ليري كإجر خواي قوري أرمتين ساني دا لقل خواي راسكا هلسو كود وروشت بقرآن بيت أترسي خواي قوري لسر جان لبريك لسر يستري خواي قوري محاسبات بكاليقر والله شت يقون بيت واشتري يقون بيت ترسم خواه محاسبا بكاد أما علماء أفرمون أم برياري إمام عمر كليلي بختوري همو زمانيك هركات يد صلاة دار هست بإيشو آزاري ملتكي بكاد وكو أو بجي وكو أو برسيبيا وكو أو هست بسرما وقرما ونارحاتي بكاد ببيتشوانشي وهركات هستي نكرد أو بريتيا اللويك أو لو ملتك دوربو يفتح باب الفساد قندلي فساد وباوريش مكان كاتي بيني قرآني شي لبربو حاكمي إسلامي جبو لجمعي إسلامي شابو لسر باري خلقي ولسر باري مسلمانان جواز لخلقي جيا أو كاتا خلق نابي باوري في بكابلي خلقينا همو مان وكو يكجين خم خوري إيوين إيمش حسب مان دوبونو نارحتي ونبونيتان أكيد أما يلي رأبي إما وريابي اللو إما بسم لما تشيبو أو عربيك نا وڵاتیان هەبوو نا ئاڵایان هەبوو نا مڵکیان هەبوو بەهۆی قورئان و خوا عیزەتی بۆ گەڕاندنەوە ڕۆکەمە خۆم و پاشان هەریەک لە ئێوە هەڵگری قورئانە بێ ئیخلاسی هەبێت ئیخلاس چییە نابێ قورئان بۆ دەنگخۆشی بخوێنێت نابێ قورئان بۆ پارە بخوێنێت نابێ قورئان بۆ ئەوە بخوێنێت کە لە ناو خەڵکە بڵێن مامۆسایەکی باشە ماشەڵڵا چەند تەڵەبەی زۆرە و نابێ پارەش لەسەر قورئان وەربگرێت پێغەمبەر صلی الله علیه وسلم کەسێکا بۆ ڕایەتی پێغەمبەری خوا من جیهادەکەم لەبەر دووشت لەبەر ئەوەی لەناو خەڵکە باز کرێم لەبەر ئەوەی پاداشتم دەستکەوێ پێغەمبەری خوا فەرمی لا شەیئە سێ جار فەرمی ئەجر و پاداشتت نییە ئەمەیە ئەی باشە کەوا بوو عەکسی خلاص ڕیایە ڕیاوەتانێ من لەم قاعە نوێژەکەم کەسێک دێتە ژوورە بۆ خۆم ئەوە نوێژەکەم تەماشاکەم هەر تۆ هاتیتە ژوور ئەوە نوێژەکەی خۆمم ڕازاند و ئەمە ڕیایە ئەمە شرکی خەفیە بەس خوای شەیزانێ ئینسانە بێ ئاگای لێبێ سەردانی خزمێک دەکەی بۆ نەخۆشی لە کاکە وەڵا حەیامان چوو هەو خەڵکە هەمووی ڕۆژ کەیسە منە کەوا بوو بۆ خوا نەڕۆشتی ئیخلاس ئەوەتانێ بەشی نەفسی خۆتی تیا نەبێت کردەوەت نەبێت تەماشاکەم براو خوشکەکانم لە ماڵی خۆتە دانیشتویت کردەوەکەت نییە لە تەلەڤیزیۆنە بینی کەسێ مزگەوتی کردەتەوە کەسێک دەرسی قورئان ئەڵێتەوە تەمەنا ئەکەی ئەڵێی خۆزگا منیش وەکو ئەو ئەبم خوای گەورە بۆ تەنووسێت بەڵام ئەگەر کردەوەکە بکەیت و بۆ خوا نەبێت بۆ من بوو خوای گەورە کردەوەکە بکەیت و ڕیای تیا بێت بە تاوان بۆ تەنووسرێت وەوە کەسانەی کە سەرقاڵی علمن بەخۆم و ئەم برابەڕێزانە و خوشکانە ئەڵێم پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ علمێک فێر بێت لەو علمەی کە ئەبێ بۆ خوا فێری بێت مەبەستی ئەوە بێ نەختێ دنیای دەستکەوێ ئەفەرمێ بۆنی بەهەشت ناکات کابوو هەڵگری قورئان ئەبێ ئاگای لە زبانی بێ ئاگای لە دەستی بێ ئاگای لە ڕێزی دایک و باوکی بێ ئاگای لە ڕێزی مامۆساکەی بێ ئاگای لە حەقی خێزانی بێ ئاگای لە حەقی مێردی بێت لەبەر ئەوەی ئەبێ ڕازگۆ بێ لەگەڵ خوا
لەگەڵ نەفسی خۆی لەگەڵ میلەتەکەی ئەبێ بزانێت لە هەر شوێنێ هەبوو نمونەی قورئانەکەی پێوە دیار بێت. زانایانە فەرموون کێ ئەو کەسانەی کە کردەوەکانیان ڕیای تێیە؟ ئەوەیە لە ناو خەڵکە گورج و گۆڵن، لە ناو خەڵکە نەشاتیان تێ، بە تەنها تەمەڵن، ستایشی بکە کردەوەکەی زیاد دەکات، ڕەخنەی حەقیشی لێ بگرە بێزار ئەبێت و سارد ئەبێتەوە. بۆیە ئەبێ ئاگای لە چوار خاڵ بێ. یەکەم بزانی ئەو کردەوە لە خواوەیە لە بەرەوەی تووشی عجب نەبێ. دووهەم چاوەڕوانی پاداش لە خوا بکە لە بەرەوەی چاوەڕوانی دەستی کەس نەبێت. لە کۆتایی ئەم قسانەشمە ڕووەکەمە دایک و باوکەکان. مناڵ ئەگەر ئەمڕۆ ئاگامان لە ڕۆڵەکانمان نەبێت کە بەشێکن لە لاشەی خۆمان، باوەڕتان بێت ئەم تەکنەلۆجیا بەشە خراپەکەی لێمان ئەدزن. مناڵ تووشی انحرافە بێت، کوڕ و کچ بە تایبەتی دایکان ئاگایان لە کچەکان بێت، باوکان ئاگایان لە کچەکان بێت. بە گەڕانەوە بە قورئان کە خوای ڕەب العالەمین فەرمێ قو ئەنفوسەکم و ئەهلیکم نارا، بەرپرسە دایک و باوک چۆن لە نەفسی خۆت لە ئاگر بیپەرێزی لە هی مناڵەکەشمان. پێغەمبەری خوا فەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. لەبەرەوەی بەرپرسیارین بەرامبەر هەڵەی کچەکەمان و هەڵەی کوڕەکەمان ئەگەر من کەم تەرخەم بم لە پەروەردەکردنی، بەڵام ئاگام لەبێت تووشی انحرافە بێت، ئاگام لێ نەبێ لە مادە هۆشبەرەکانەوە تا بگاتە عارە خواردن، تا بگاتە غەشکردن، تا بگاتە ئاگای لە خۆی نەبێت. لەم ڕێگاوە کوڕ و کچیشمان ئەو وای لێ هاتووێت لەوەی هەینسە جگەرە شتێکی حرامە، بەخوا کەسابەتیش پێوە حرامە و خواردنیشی حرامە، خەریکە عیبە نەبێت لە ناو خەڵکە. لەبێ ئاگام لێبێت لە هەموویوە ئەم مناڵە بەرپرسیارین. ئەگەر باش پەروەردەی کەم، پێغەمبەری خوا فەرمێ ئین الدال على الخير كفاعله. ئەو کەسەی کەسێ فێری چاکەیەکەکات لە پاداشتە وەکو وایە خۆی کردبێتی. ئەو مناڵانە دایک و باوکی دەستیان هەبوو بێت لە فێرکردنی قورئان و تەربیەتی جوان تا ڕۆژی قیامەت، تا ئەمانە لە ژیانە بن. ئەگەر شتێکیش بنووسنەوە تا ڕۆژی قیامەت بۆ دایک و باوکیان ئەنووسرێت. پاشان لە پاش خۆشیان بەردەوام کە ئەو کوڕە ئەو کچە دوعا بۆ دایک و باوکی ئەکات، بە مردنی ئەو دایک و باوکە کردەوەکەی کۆتایی پێ نایە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە إن الرجل لترفع درجته في الجنة، پلەی لە بەهەشت پیاوێک پلەی لە بەهەشت بەرزەکرێتەوە. ئەفەرمێ ئەنا لهذا، ئەمە لەکوێوە بۆ من هاتووە؟ گوێ بگەن براو خوشکەکانم. پێغەمبەری خوا فەرمێ فيقال پێی ئەوترێ باستغفار ولدك لك، بە داوای لێخۆشبوونی کوڕەکەت بۆ تۆ. ئەو براو خوشکانەی مناڵیان بۆ خوا پەروەردە ئەکەن دوایی بۆ تۆیە. ئەوەی تەنها بۆ دنیا پەروەردەیەکە جاری وایە دانەدانە چاکە بێت، چەند شەهادەی بەرز بێت، احتمالە باوکی پیر بێت لە یاخانەی بە ساڵاتچوەکانە خۆی ببینێتەوە، بەس بۆ خوا پەروەردەیکە. دایکت چەند پەکی کەوت بێت لە کاتی پیری و باوکت قاچی ماچەکەی دەستی ماچەکەی، چونکە ئەزانی دەرگای بەهەشتە بۆ تۆ. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم إن الوالد أوسط أبواب الجنة، باوکتان باشترین دەرگای بەهەشتە، فمن شاء فليحفظه ومن شاء فليحفظه. دایکیشی حەقی لەسەر باوک هەیە. جا کەوا بوو سەبەبی ڕزقە، سەبەبی ئەوەتانێ لە پاش مردنیش پێغەمبەری خوا فەرمێ باشترین شتێک بۆ باوکتانی بکەن سلەی ڕەحمی هاوڕێکانی. ها بوو ئیسلامێک بەو شێوە مناڵەکەت پەروەردە بکات، ئاوەدانی ئەکەوێتە ماڵ تۆ، خزمەتت ئەکات، ئاگایشت لێ نەبێت ئەو مناڵە لەسەر بەرنامەی غەرب پەروەردە بێت. کاکە گیان هەر جاری وایە حساب بۆ دایک و باوک ناکات. خوای گەورە ئەولادی هەمومان لە هەموو ئەو فیتنانە بپارێزێت. لەبەر ئەوەی کاتەکە کە بە حەزم نەکرد زیاد ئینتان کەم. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك والسلام عليكم ورحمة الله وبركاته. بەڕێزان ئێستاش پێکەوە سەنەد و ئیجازە ئەبەخشینە لەلایەن مامۆستاکانیانەوە، ئەبەخشینە فێرخوازان. داوا لە بەڕێز مامۆستا ئەمین سەعید فەرەجەکەین بفەرمێت بۆ بەخشینی سەنەد بە قوتابیەکانی.
نبيل صالح القراءات وبيا سلوى عثمان القراءات روشكا توفيق محمد القراءات جيان عبد الله عبد القادر القراءات سلوى صبي أحمد القراءات وهروها مولد داتا كراكي خوي كاكا محمد عثمان علي يك رواية توباي قرش بايبات أبي دو بريس كاك محمد شتيوان أحمد يك رواية كاك آرش شتيوان أحمد يك رواية دار كاك محمد وكاك آرش بدان من بديش من خۆشەویستان پێکەوە گوێبیستی وتەی ئەنجومەنی باڵای دەستگای نووری حیکمە بین لەلایەن بەڕێز مامۆستا عەبدوڕەوف با بەڕێزیان بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على محمد وعلى آله وأصحابه وأتباعه ومن والاه. خوشکانی بەڕێز برایانی خۆشەویست، خۆم بە خۆشحاڵ دەزانم کە ئیمڕۆ لە خزمەت ئێوەی بەڕێز و بەنیابەت لە جیاتی کاک دکتۆر عەبدوڵڵا حەداد سەرۆکی دەستگای نووری حیکمە کە ئەبوو ئەو تەشریفی لێرە هەبوویایە، بەڵام دیارە بە سەفەرێکی فەرمی کە ئیستا لە دەرەوەی وڵاتە بە ئیشوکاری حیکمە لێرە نییە. خوشکانم برایانم، ئێمە کە ئیمڕۆ لەم ڕۆژەدا کۆبووینەوە لەم مناسەبە جوانە و لەم مناسەبە پیرۆزە، پیرۆزبایی خۆم ئاراستەی ماندووبووان و ماندوو نەناسان لەم دەستگایە لە دەستگای نووری حیکمە هەر لە بەڕێوەبەر، هەر لە کارگێڕی لقەکە و هەر لە ئامادەکارانی ئەم ئاهەنگە و دەستخۆشی و پیرۆزباییم بۆ مامۆستایانی مۆڵەتدەری بەڕێز هەیە کە ئیمڕۆ ئەوە جارێکی تر پۆلێکی تر خەرمانێکی ترمان بینی هاتە سەر خەرمانی نووری حیکمە. خوای گەورە پاداشتی بە خێری هەموو لایەکتان بداتەوە. ئینشاءڵڵا ئومێ دەکەین لە پەروەردگار کە خوای گەورە لەو خەیریەتەتان حیساب بکات کە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام ئەفەرموێت خەیڕکم من تعلم القرآن وعلمه. ئینشاءڵڵا هەر لەو کۆمەڵە کەسانە ئەبین کە خەیریەتی دنیای پێوەیە و هەروەها خەیریەتی قیامەتیش. ئەم قورئانە کاتێک کە لە دنیاداین هەروەکو پێغەمبەری خوا ئەفەرمێ کۆمەڵێک بەرز دەکاتەوە و کۆمەڵێکیش پێی دەکەوێت. ئەمە بۆ دنیا، ئەی بۆ قیامە دەبێ بە چی شێوەیەک بێت. کاتێک هەمومان ئەزانین ئەو ڕۆژەی کە ئەگەینە قیامەت، کاتێک کەوا وەختی لێ پرسینەوە و حیساب دێتە پێشەوە، ئەو ڕۆژەی کە خۆر لەسەر سەرمان نزیک بۆتەوە، تەنها داواکارین کە خوای گەورە حسابمان لەگەڵ بکات، مەسیرمان یەکلایی بکاتەوە. دیارە لەو کاتەدا دەست بۆ هەموو شتێکە بین و بە هەموو لایەکدا ئەگەڕێین، لای ڕاستمان لای چەپمان، ئەم لامان ئەو لامان ئەبێت چی فریامان کەوێ. یەکێک لەو شتانەی کە لە قیامەتدا لەو ڕۆژەدا فریامانەکەوێت قورئانە. ئەم قورئانە دێت شەفاعەتمان بۆ ئەکات،
شەفاعەتمان بۆکات کە ڕزگارمان بکات لە دەست ئەو میحنەت و ناخۆشیەی ئەو ڕۆژەدا هەتاکو وامان لێ دێت ئەگەینە بەهەشتەکەی خۆی. کاتێکیش کە گەیشتین بەو بەهەشتە دیارە قورئان لە بەهەشتیشدا بە هەمان شێوە دیفاعی خۆیمان لێ ئەکات. دیارە لەوێش هەر سوودی لێوەرەگرین و لەوێ بێبەش نین لە قورئانی پیرۆز. لەوێش بە هەمان شێوە پێمان ئەوترێت بخوێنە هەر وەکو چۆن لە دنیادا خوێندوتە. ئەوە بزانە ئاخر ئاەت کە تۆ ئەی خوێنی منزیلەت و جێگای تۆیە. جا کێ لە ئێمە توانیوێتی لێرەدا لە دنیادا ئەسپی خۆی تاو بدات لە لەبەرکردنی قورئانی پیرۆز، لە خوێندن و وتنەوەی قورئانی پیرۆز، لە بەرهەمهێنان و تێگەیاندنی خەڵکانێک کە بتوانینەوەی دوا ڕۆژ مناڵەکانمان پێ بگەێنین لە دوای خۆمان دەست بەدەست هەر وەکو چۆن بە ئێمە گەیشتووە ڕۆژێک ئێمە تەلەبە بووین و ڕۆژێک ئێمە فێرخواز بووین و مامۆستاکانمان فێریان کردوین، خوای گەورە پاداشتی بە خێریان بداتەوە هەتا ئەو ڕۆژەی هەناسە لە گیانماندا بێ دوعای خێر بۆ مامۆستاکانمان دەکەین. ئیمڕۆیە کە ئیمڕۆ بووین بە مامۆستا و نەوەیەک و جیلێکی تر دوای خۆمان پێ بگەێنین ئەم دینە، ئەم قورئانە، ئەم فەرموودەیە وەکو خۆی بگەێنێ بە جیلی داهات و جیلی دوای خۆی. لێرەدا پێویستە کە ئێمە ئاگادار بین وەکو قورئان خوێنێک، وەکو کەسێک کە ئاگامان لە چەند شتێک بێت کە بە کورتی لێرە تەنها ئاماژەی پێەکەم کە لەوانەیە پێش منیش بە تەئکید ئاماژەی پێکراوە. دیارە لە کار و کردەوەکانماندا پێویستە ئێمە وەکو مسلمان هەر کارێک کە پێشکەشی ئەکەین بەم دینە بەخوای گەورە بۆ خزمەتکردن بەم دینە پێویستە ئیخلاسمان هەبێت. ئەزانین هەمومان ئەگەر هەر کردەوەیەک ئیخلاسی تیانە بێت لە جیاتی ماندووبوون، لە جیاتی کاتگرتنی خۆمان، لە جیاتی ئەوەی کە خەڵکانێک لەم ڕۆژەدا بەشتی تر مەشغوڵن ئێمە خۆمان مەشغوڵ کردو بە قورئانەوە دیارە ئێمە خەسارەومەند دەبین. لە جیاتی ئەوەی کە سوودی لێ ببینین دیارە خەسارەومەند دەبین و لەسەریشی لێمان ئەپرسرێتەوە. قورئان لە جیاتی شەفاعەتکەر بێت، لە جیاتی کە حوجە بێ بۆمان ئەو کاتە ئەبێتە حوجە لەسەرمان. و تەنها خوێندنی قورئان و تێگەیشتن و لەبەرکردنی کە بەلای زۆربەی ئێوە مامۆستایانی بەڕێز کە معلومە شارەزاترن لە ئێمە لەوانەیە زیاتر مامۆستایانێک کە ئێمە لە خزمەتیان نابووین لە ڕۆژانێکدا دیارە قورئان لەبەرکردن، قورئان خوێندن بە تەنها سوود بە خاوەنەکەی ناگەێنێت ئەگەر تەدەبوری تیانە بێ. تەدەبور لە ئاەت بە ئاەت، کەلیمە بە کەلیمە، وشە بە وشە بە دوایە بڕۆیت بۆ ئەوەی بتوانی کە خاڵی سێم دێت بتوانی لە کار و کردەوەی ڕۆژانەکانی خۆتدا تەطبیقی بکەیت و بە ئامانجی بگەیەنیت. بۆیە ئەگەر تەطبیق نەبێت، ئەگەر کردەوە نەبێت، قورئانێک بە تەنها بە خوێندنەوەی بە لەبەرکردنی ئەو سوودە بە خاوەنی ناگەێنێت، بەڵام لە هەر بەبێ سوودیش نامێنێتەوە. چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ لە فەرموودەیەکە هەر کەسێک یەک حرفێک لە قورئان بخوێنێت دیارە بە حەسەنەیەکە، هەر حەسەنەیەکیش کە بە سەدەقەیەک هەر سەدەقەیەک بە 10 حەسەنە دیارە. پێغەمبەری خوا بۆمانی ڕوون کردوێتەوە کە فەرمێ ناڵێم ئەلیف لام میم حرفێکە، بەڵکو ئەلیف حرفە و لام حرفە و میم حرفە. هەر بە یەکێک لەو حرفانە بە خوێندنەوەی دیارە ئەجر و پاداشتێک وەرەگریت، بەڵام قەد یەکسان نییە لەگەڵ ئەوەی کە تەدەبور و عەمەل بە دوایدا بێت. و لێرە پێم خۆشە ئاماژەیەک بەوە بکەم کە دەستگای نووری حیکمە هەر لە ساڵی 2007ەوە کە دامەزراوە کە ئەم لقا یەکێکە لە لقەکانی نووری حیکمە دوا بە دوای دامەزراندنی کە لە هەولێر دامەزراوە پەل و پۆی هاویشتووە بۆ هەموو کوردستان. ئیستا کەم جێگەمان هەیە کە لقێک بازنەیەکی نووری حیکمەیتیانە بێت کە بە لق و بازنەکان زیاد لە 70 جێگە و شوێنمان هەیە وەکو ئەم شوێنەی سەی سادق کە سەی سادق 11هەمین لقی نووری حیکمەیە. خوای گەورە پاداشتیان بداتەوە. نووری حیکمە تەنها بەوە نەوەستاوە
کە هەوڵ بدات بۆ قورئان لەبەرکردن و وتنەوەی قیراءەتەکان، بەڵکو هەڵساوە بەوەی کە دوو زنجیرەی پەروەردەیی مناڵ و نەوجەوانانیش کە دەخوێندرێت و هەروەها لە پەروەردەکردن و زۆر جار بەکردنەوەی خولوسی مینار لە فەرموودەکاندا بۆ ئەوەی بتوانین نەوەیەک پەروەردە بکەین، نەوەیەک دروست ببێت لە منووری حیکمەیە کە ساڵح بێت و موسڵح بێت، ساڵح بێت بۆ خۆی و بۆ نەفسی خۆی، موسڵح بێت بۆ دەوروبەرەکەی. و لە دەستگای نووری حیکمە تا ئیستا زیاد لە 2000 فێرخواز، زیاد لە 2000 کەس لە خوشکان و لە برایانمان کە مۆڵەتیان وەرگرتووە بە ڕشتەی پەیوەست لە قیراءەتە جیاوازەکان و زیاد لە 500 کەسیش کە تا ئیستا قورئانی پیرۆزیان لەبەر کردووە. بۆیە دەستگای نووری حیکمە ئەلحەمدولله بە هەوڵ و هیممەتی ئێوەی بەڕێز، بە هەوڵ و هیممەتی ئەو کەسانەی کە ماندوو نەناسە قۆڵیان لێ هەڵماڵیوە بۆ خزمەتکردن لەم دەستگایەدا و هەروەها بە هەوڵ و هیممەتی ئەوانەشمان لەبیر نەچێت کە ئاماژەی پێ بکەین لە پشت ئەم ئیش و کارانەمانەوە کۆمەڵێک خەڵکانی خێرخواز، کۆمەڵێک خەڵکانێک کە خوا پێیداون دیارە لە ماڵەکانیان سەرف دەکەن بۆ سەرکەوتن و سەرخستنی ئەم پرۆژەیە و پەروەردەکردنی نەوەکانمان لەسەر ئەم بەرنامەیەی کە داڕێژراوە کە ئێمە لەسەری ئەڕۆین کە دینی ئیسلامە و پەرەی پێ بدەین و بەو شێوازەی کە لەگەڵ وڵات و نیشتیمانماندا ئیمڕۆ لەگەڵ کوردەواری خۆماندا ئەگونجێت و دینی ئیسلامیش دینێکە لەگە هەموو شوێنێک و لە هەموو کات و ساتێکدا دیارە گونجاوە، بەڵام هەندێک شت لەوانەیە هەبێت لەم کاتەدا بتوانیت شتێک تەطبیق بکەیت و لە کاتێکی ترا شتێکی تر جێبەجێ بکەین. بۆیە لێرەدا ئەڵێن یا ڕەبی خوای گەورە ئەم دانیشتەمان ئەم مەجلیسەی کە لێرە کۆبووینەوە لە خزمەت کەلامی خۆت، خوایە ئاواژ لە قیامەتدا کۆمان بکەیتەوە، خوایە گوێمان لێبێت هەستی پێ بکەین لە قیامەت کە قورئان داوا بکات شەفاعەتمان بۆ بکات، خوایە بەر شەفاعەتیمان بخەیت، خوایە وامان لێ بکەیت ئەو کار و کردەوانەی کە ئەیکەین هەر لە قورئان خوێندن لە کار و کردەوەکانمان هەمووی خاڵیسەن موخلیسەن تەنها بۆ تۆ بێت، هیچ بەشێکی تیا نەبێت بۆ ئەوەی کە لێمان وەربگریت و لێمان قبوڵ بفەرموویت. و جارێکی تر دووبارە یەکەمەوە ئەم برا و خوشکانەمان ئینشاءالله پاداشتیان زۆر گەورەترە لە خەڵکانێک لە ئیمڕۆ کە دانیشتون لەوانەیە مەشغوڵ بن بە کۆمەڵێک کار و کردەوەی ڕۆژانە دوور لە دین یاخود هاڵنان و بەرەو پێشبردنی ڕێچکە و ڕێبازێکی تر. بۆیە لێرەدا دەستخۆشیم بۆ هەموو لایەکتان دووبارە ئەکەمەوە، خوای گەورە پاداشتی بەخێرتان بداتەوە وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. پێکەوە چینە خزمەت وتەی بەڕێز مامۆستا نەجمەدین وەک نوێنەری مۆڵەت پێدراوان با بەڕێزیان بفەرمێت. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين. مامۆستایانی بەڕێز، باوکان، دایکان، برایان، خوشکانی سەنگین، ئەسەلام عەلەیکم وڕەحمەت الله وبەرەکاتوه. بەندە زۆر بە پێخۆشحاڵیەوە بە ناوی ئەو براو خوشکانەی کەوا مۆڵەتیان وەرگرتووە زۆر زۆر سوپاسی خۆمان، زۆر زۆر دەستخۆشی و پێزانین ئاڕاستەی ئەو مامۆستا بەڕێزانە دەکەین و لە خوای گەورە و پەروەردگار داوا دەکەین کەوا خۆی پاداشتی بەخێریان باتەوە. خۆشەویستان، ئەم ئاهەنگە ئەم مۆڵەتە کەوا بریتیە لە مۆڵەتی جوان خوێندنەوەی قورئان، بریتیە لە سەنەد واتە قورئان بەو شێوەی کەوا دابەزیوە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، بەو شێوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوێندوێتەوە بۆ سەحابەی بەڕێز لەو ڕۆژەوە تا ئەمڕۆ، لە دەمەوە بۆ گوێ، لە گوێوە بۆ دەم، لە براوە بۆ براو، لە براوە بۆ خوشک ئەم قورئانە هاتووە. بەڕێزان،
خی گەورە و پەروەردگار لە قورئانی پیرۆزدا ئاگادارمان دەکاتەوە کە نیعمەتەکانی خوا دەبێ ئینسان قەدریان بزانێ سوپاسی خوا بکا لە سەریان هەموو زەمانێک لە هەموو سەردەمێکدا کۆمەڵێک بەڵاو مصیبەت و تاقیکردنەوە هەبووە بەڵام کۆمەڵێکی زۆر نیعمەت بەخشش عەتای خوای پەروەردگاریشە بووە جایەکێک لەو نیعمەتە جوانانەی کەوا ئەمڕۆ ئێمە خوای پەروەردگار پێی بەخشیوین بریتیە لە مامۆستای قیرائات کە مامۆستا هەیە لە ناوماندا کە قورئانمان بۆ دەخوێنێتەوە کە لەو سیلسیلەی کە لە پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم هاتووە تاوەکو ئەمڕۆ کۆمەڵک مامۆستای بەڕێز کەوا چاکیان لێ کردووە بەلادا ماندوونە ناسانە هەوڵ دەدەن بۆ ئەوەی کەوا ئەم قورئانە بگەێنن بەڕێزان بەڕاستی پێویستە ئێمە قەدریان بزانین سوپاسی خوای پەروەردگار بکەین لەسەری و پشتیوانیان بکەین پشتگیریان بکەین و بەڕاستی پێویستە بین بۆ لایەن دەرسیان لا بخوێنین باوکانی بەڕێز دایکانی بەڕێز مناڵەکانتان بنێرن مامۆستایانی بەڕێز ئەو کەسانەی کەوا ئەندازەیەک تەمەنتان کردووە بەڕاستی فرسەتە بۆ ئایندە بۆ هەتایی لەو نیعمەتەی کەوا ئەمڕۆ خوای پەروەردگار پێشکەشی ئێمەی کردووە لێی بێبەش نەبین جا من لەوە زیاتر کاتان ناگرم بەڕێزان ئەڵێم بەڕاستی ئەم ئاهەنگە ئەم کۆبوونەوەیە لێوان لێوە لە خێر لێوان لێوە لە ڕەحمەت لێوان لێوە لە بەزەی خوای گەورە و پەروەردگار خوای پەروەردگار ئەو سەکینەت و ئارامیەی کەوا بریتیە لە خەڵاتی ئەو کەسانەی کەوا لە خزمەتی قورئاندا دادەنیشن بیکا بەنسیبی هەموو لایەکمان هەموو لایەک سەرکەوتوو بن من پێم خۆشە داوای لێبوردنەکەم لێرەوە زۆر سوپاسی دەستگای نووری حیکمە بکەم بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی برایانی بەڕێزم برایان و خوشکانی بەڕێزم لە لقیسەی صادق زۆر سوپاسیان دەکەم دەستخۆشیان دەکەم من قەرزاری چاکەی ئەوانم خوای پەروەردگار سەرکەوتویان کە وەسەلام عەلەیکم وڕەحمەت الله وبەرەکاتوه بەڕێزان پێمان خۆشە پێکەوە کۆمەڵێ دوعا بکەین دەستی نزا و دوعامان بەرزەکەینەوە و ئەڵێین بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على رسول الله خوایە بەناوە جوانەکانت بە سیفاتە بەرزەکانت لێتە پاڕینەوە داوات لێ یەکەین ئەم وڵاتەمان لە هەموو بەڵاو موسیبەتێک لە هەموو قات و قڕیەک لە هەموو شەڕ و ئاژاوەیەک بپارێزە خوایە لێتە پاڕینەوە بە مغیثی خۆت یا مغیث ئەغیثنا بارانی پڕ بەرەکەت و ڕەحمەتی خۆتمان بۆ ببارێنە خوایە لێتە پاڕینەوە بەناوە جوان و سیفاتە بەرزەکانت مسلمانان لە هەر شوێنێکی جیهانە هەن لە هەموو ئەو فیتنە و بەڵاو موسیبەتانەی کە ڕوویان تێکەن بپارێزە و سەرکەوتویان کە بەسەر دوژمنەکانیانە خوایە لێتە پاڕینەوە مسلمانانی غەزە زیاتر سەرکەوتوتر کە ئارامی و ئارامشیان بۆ بگێڕەوە مسلمانانی سودان لەو شەڕ و ئاژاوەی کە تیایان خوایە ڕزگار بکە خوایە لێتە پاڕینەوە بەناوە جوان و سیفاتە بەرزەکانت درێژە بەم کاروانە ئیسلامیمان بدە بەردەوامیمان پێ ببەخشە شارەزامان کە لە دینەکەت قورئان بکەرە بەهاری دڵمان بیکەرە ڕووناکی بەرچاومان خوایە لێتە پاڕینەوە بەناوە جوان و سیفاتە بەرزەکانت قورئان بخەرە نێو کار و کردەوەمانەوە اللهم آمين وصلى اللهم وسلم على محمد وعلى آله وصحبه ومن والاه